هێزێکی کاریگەر و باشمان بنیاد ناوە و بەشدارین لە پرۆسەی چاکسازی وزارەتی پێشمەرگە و فەرماندەیی هێزەکانی هەفتا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبوو لەو پرۆسەیە. بۆ ئەوەی ببین بە خاوەنی جێشێکی نیشتیمانی پرۆفشناڵ کە قیادە و سەرتەرەتیایە کۆنتڕۆڵ کرابێ بۆ شێوەیە کە هەیە. جەنابی سەرۆک پاڤڵ کە ئەم بڕیارەیدا بۆ یادە تەنزیمکردنی هێزەکانی هەفتا لە ڕێی سەرۆکی ئەرکانی هێزەکانی هەفتاوە تەنسیق کرا لەگەڵ وەزارەتی پێشمەرگە کەوا ئێمە هەستین وەکو بنکەی مەشقی سلێمانی موافقەتی وەزارەتیان وەرگرت لە ڕێی بەڕێوەبەراتی مەشقی وەزارەتەوە لە چوارچێوەی ئەو چاکسازی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕێک دەخرێنەوە لەسەر وەزارەت بە بڕیاری سەرۆک پاڤڵ دیارە لیوای 22 پێکات خرایە سەر وەزارەتی پێشمەرگە لەسەر ڕاستپاردە و فەرمانی بەڕێز سەرۆک پاڤڵ تاڵەبانیش دەستکرا بە ڕێخستنەوە ناو هێزەکانی هەفتا دیارێ هێزەکانی هەفتا لە سەرەتای ساڵی 2022 ئەو بۆ ماوەی ساڵێکی زیاترە دەستکراوە بە ڕێخستنەوەی هێزەکانی هەفتا دەستکرا بە ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزەکانی هەفتا دیارە مەبەست لە هاتنی ئێمە بۆ فەرماندەی هێزەکانی هەفتاوە دەست بەکاربوونمان وەکو سەرۆکی دەستەی ئەرکان لەسەر بڕیاری جەنابی کاک باڤڵ و ئامانج لە دەست بەکاربوونمان بۆ ڕێخستنەوەی هێزەکانی هەفتا و بەشداریکردنمان لە پرۆسەی چاکسازی وزارەتی پێشمەرگە. دارێک لەو ئامانجە گرنگانەی کاک باڤڵەیەتی پێشمەرگە بەرەو پێشچوونی بەخۆیەوە ببینەوە هێزانە ڕێک بخرێنەوە و بخرێنە هێزێکە لە ئاستی تموحی ملەتەکەمان بێوە لە ئاستی ئەو هەڕەشە و مەترسیانە بن کە ڕووەکەنە هەرێمی کوردستان. وەم هێزانەمان دیارە خۆتان نەزانن ماوەیەکی زۆر لە شەڕ و لە واجبا بوونە لە شەڕی ڕووبەڕۆبوونەوەی داعش دیارە هێزەکان دوای هەموو شەڕێک هەموو هێزی دنیا پێویستی بەوەیە کە خۆی ڕێک بخاتەوە. ئێمەش دەستمان پێ کردووە لە ساڵی پارەوە ئەتوانم بڵێن بەرەو پێشچوونی زۆر هەیە و یەک لەو دەستکەوتانەی کە ئێمە بە دەستمان هێناوە بۆ ملەتەکەمان ئەوەیە کە هێزەکەمان ئەمڕۆ توانین وەک چۆن لە ڕابردووە ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیەکان بۆتەوە ئاوایشە توانین ئەمڕۆ بڵین هێزێکی کاریگەر و باشمان بنیاد ناوە و بەشدارین لە پرۆسەی چاکسازی وزارەتی پێشمەرگە و فەرماندەیی هێزەکانی هەفتا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبوو لەو پرۆ. ئەمە خواستێکی ملیحی ئەوان بوو وەلەو یعنی بوو بە خواستێکی هەمومان بەڕاستی وەکو هێزێکی پرۆفشناڵ بەسە ئێمە دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانی پێویستە جێشێکی یەکگرتووی نیشتیمانیمان هەبێت کە دوور بێ لە حیزبایەتی و هێزێک بێ هێزی نیشتیمانەکەمان بێت سنوورەکانمان بۆ بپارێزێت ئەمە ضرورەتێک بوو کە خۆشبەختانە هاتە دی و تەمەناکەم ئەمە خەتۆی یەکەم بوو خەتۆی تریشی بەدوایە بێت و ببین بە خاوەنی جێشێک سپایەک کە توانای بەرگریکردنی لە خاکی هەرێمی کوردستان هەبێت. بەگشتی مەشقێکی چاکمان پێیان کرد لێرە و ڕێخستنەوەشمان بۆیان کرد لە ڕێی متابع و تەفتیشی هێزەکانی هەفتاوە هاتن بە هەمانجی لەگەڵ بنکەکەمان پاک و پیسێکمان کرد لەو هێزەکە بتوانین ئەوانەی کە خەڵکی گەنج و بەتوانە و لێ هاتوون لە مەشقەکە دەردەچن لای ئێمە بۆی هێزێکی پوخت تەسلیم بە هێزەکانی هەفتا بکەینەوە توانیمان لێرە مەشقی چاچیان پێ بکەین و فەوز هەتا لیوا تەواو دەبوو دەچوینە سەر لیوایەکیکە ئەوە بوو ژمارەیەکی یەکجار زۆرمان لەو هێزی هەفتا مەشق و ڕاهێنان پێکرد و گەڕانمانەوە بۆ هێزەکانی هەفتا لەسەر بڕیاری هەڤاڵ پاڤڵەوە ڕێنمایەکانی هەڤاڵان لیوا ڕکون عومەر و هاوڕێکانی لە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە لە ڕێی ئەم ئامۆژگاریانەوە هەموو هێزەکەمان ڕێکخرایەوە و لە 1/8/2022 ترازاندنمان بۆ کرا لە هێزەکانی هەفتا بۆ سەر وەزارەتی پێشمەرگە. دیارە لیواکە ئێمەش ڕێکخراوەتەوە لیوایەکە مەشق پێکراوە لە ڕووی مەشقەوە هێزەکانمان ئامادەیە هەموو جۆرە مەشقێکی پێکراوە لە ماوەی ئەم ساڵەدا لە ڕووی جێگای حەوانەوە و شوێنی شایستە بۆ پێشمەرگە شوێنی شایستە و بینای چاک بۆ هێزی پێشمەرگە دروست کراوە لە ڕووی ئالاتشەوە لە ڕووی چەکەوە هەمووی هاوکارێکمان کراوە بەڕاستی ڕۆڵی سەرۆکی ئەرکانی هێزەکانی هەفتا ڕۆڵێکی کاریگەر بووە لە ماوەی ئەم ساڵەدا توانێتی هێزی هەفتا بە تەواوەتی ڕێکخرێتەوە و هێزەکانمان ئێستا ئامادەیە بچنە سەر وەزارەتی پێشمەرگە توانرا لە بەرواری 3/4 دەست بکرێ بە
دروستکردنی لیوای 712 ئێمەش لە لای خۆمانەوە لەژێر ڕێنمایی سەرۆشی دەستەی ئەرکان دەستمان کە بە ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزەکانی هەفتا هەم لە مەشقی سەربازی مەشقی سەربازی سەردەمیانە مەشقی تایبەت مەشقی ڕۆژانە مەشقی توانای جەستەیی لە ڕووی ئالیات و پرچەکردن و شوێنی حەوانەوەی پێشمەرگای هیچ کێشە و گرفتێکمان نییە لیوای ئەمە لیوایەکی تۆکمە و مەشق پێکرا و مدەڕەبە هەمووی گەنج و لێهاتووە هەمووی هەڵبژاردەیە لە باقی لیوایەکانی دی کە ئەو لیوای پێوە تشکیل بووە لیوای 712 ئەتوانم بڵێم بەنای هەموو ئەفسەر و پێشمەرگەکانی لیوای 712 دەستخۆشی زۆر تایبەتمان بۆ بەڕێز کاگ لیوارکن حمەر سەرۆشی دەستەی ئەرکان کە هەڵێکی زۆری دا و زۆر هیلاک بوو هەتا ئەو لیوایی پێوە تشکیل بوو ئێمەش لە لای خۆمانەوە فەرمانە دەین بە دڵ بەرگری لە خاک و کوردستان بکەین. دارێمێک لەو بابەتانەی کە جێی بایەخ و گرنگی ئێمەیە هەمانگیمان لەگەڵ سوپای عێراقات چکە سوپای عێراق وەک خۆت ئاماژەت پێدا لە محوەرەکان لە بەرامبەری یەکترین وە دوشمنێکی هاوبەشمانەی ئەویش داعشە پێویستە ئێمە هەمانگی و دەست لە ناو دەست بین بۆ لە ناوبردننی ئەو پاشماوانەی داعشەیە و ئێمە خۆمان هەنگاومان ناوە چەندین جار ئێمە وەفدی سەربازیمان سەردانی بەغای کردووە لەگەڵ قیادەی عملیاتی مشتەرەکە لەگەڵ وەزیری دیفاع لەگەڵ وەزیری ناوخۆ هەموو ئامانج لە سەردانەکانیشمان دروستکردن و تەبایکردنی ئەو هاوپەیمانیە و چەندین ئۆپەراسیۆنی هاوبەشمان ئەنجام داوە و ئەنجامی باشی بەدەستێناوە و ئێستەش ئەو هەمانجێمان بەردەوامە ئۆپەراسیۆنەکانمان بەردەوامە بە هاوبەشی بەڵام ئێمە ئەمانەوێ زیاتر هەماهەنگ بین وەک باسم کرد بۆ ئەوەی ئەو پاشماوانەی داعشەیە ئەو بۆشایە ئەمنیانەی کە دروست بووە لە نێوان ئێمە و سوپای عێراق نەیهێڵین پڕی بکەینەوە و خۆشبەختانە ئێستا ئەو لیوا هاوبەشانەی کە فەرمانی پێکهێنانیان بۆ دەرچووە لە ساڵی پار دایمە بیانۆکان ئەوە بوو کە ئیقراری موازنە نەکراوە ئەم ساڵ میزانەکە نێرراوەتە پەرلەمانی عێراق ئیقراری موازنەکە بکرێوانیش دەست بەکارە بن لیوای هاوبەشن ئەو بۆشایە ئەمنیانە پڕەبێتەوە توانم بڵێم جوڵەی داعشیش سنووردارەکە لە ناوچەکە لەو پەڕی باشیە پەیوەندیمان لەگەڵ هاوپەیمانەکان ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشە کۆبنەوەی بەردەواممانەیە ئەگەر هەفتانە بێیان مانگانە بیان بۆ کاتی پێویست لەگەڵ هەموو تیمەکانی هاوپەیمان بە تایبەتی ئەو چوار وڵاتی کە لە دەستەی ڕاوێژکاری وزارەتی پێشمەرگە ئەرچی ڕاوێژکاریانەیە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە لەوانە وڵاتی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و هۆڵندا پەیوەندی زۆر باشمانەیە کۆبنەوەی بەردەواممانەیە لەگەڵ یەکتر و ئەوان دایمە جەختەکەنەوە لەسەرەوەی کە هێزەکان بە زووترین کات یەک بگرنەوە و ئێمە هیچ درێغیەکمان نەکردووە لەو پرۆسەیە و خۆشیان زۆر جار ئەم شایەتیەمان بۆ دەن کە هەنگاوەکانمان هەم هەنگاوی ئەکادیمین و هەم هەنگاوی جدین و هەنگاوێکن بەڕاستی خەمی پێشمەرگە بە خەمی خۆمان ێزانین خەمی هێزی پێشمەرگە خەمی ئێمەیە و ئەمانەوێ ئایندەیەکی گەش و دیاری هەبێ ئەم هێزە لە قۆناغێکەوە بگۆڕێ بۆ قۆناغێکی کە پڕچەک بێت مەشق پێکراو بێ بە شێوەیەکی ئەکادیمی و سیستەماتیکی کاری خۆی ئەنجام بدات کە ئەو بیرۆکەی لا دروست بۆ بڕیاریان لەسەر ئەوە داوە کە هێزەکە پوختکەنەوە بۆ ئەویان بۆ ئامادەیان کەنەوە بۆی بیانخەنەوە تەشکیلەی ئەو فیرقانەی کە ئەم دوو فرقەیە کە دروست کراوە و چەندین فرقی کەش 6 فرقی کەشکە لە داهاتووە لە بەرنمەیە حاضر و ئامادەیان بکەن بۆی بیانخەنەوە تشکیلەی فرقە و ژێرچەتری وەزارەتی پێشمەرگە بە بەردەوام لە هێزەکانی 1970 هێزەکان ڕێخرێنەوە لیوا و تەسلیمی وەزارەتی پێشمەرگە ئەکەن واتە ئەمە پرۆسەیە پرۆژەیەکە خەتوە بە خەتوە جێبەجێکرێت لیواکان ڕێکەخرێن یەک ئەخرێن و ئەخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە و فرقیان لێ پێکەهێنرێ و قیادی عملیات یا فەیلەقیان لێ پێکەهێنرێت تا گەنە ئەو نیسبە طبعا ئەمە بە هەموو مؤسساتەکانیەوە ئەوەندەی من لە نزیکەوە ئاگدار بم خواستی ئەوان ینی بێوێنەیە لەم لایەنەوە پێیان خۆشە هاوکارن ڕێگەمان پیشانێن هاوکاریمانەکەن بەڕاستی ئەگەر دەوعم و هاوکاری ئەوان نەبووە ئێمە ناگەشتینە ئەم مەرحەلەیە کە ئێستا هەیە
هەر لە ڕێخستنی لیواکان و خستنە سەر وەزارەتی پێشمەرگەوە هەروەها دروستکردنی فرقەکە بە ستافەکانەوە. هێزێکی تۆکمە و باشمان هەیە، دەتوانین بڵین ئەتوانین دیفاعی لە وڵاتەکەمان پێ بکەین، لە ناوچەکەمان پێ بکەین، لە ملەتەکەمان پێ بکەین. ئێمە پێشتر بەم نەوعە هێزەکەمان ڕانەهات بوو، تەدریبی پێ نەکرابوو، مەشقی پێ نەکرابوو. ئەم چەکە باشانەی کە ئیساکا لە وەزارەتی پێشمەرگە وەرمان گردووە پێشتر نەمان بوو. دیارە لە چوارچێوەی ڕێخستنەوەی هێزەکان لە وەزارەتی پێشمەرگە لەژێر ئەو چەترەیە، ئەوەی کە چوەتە سەر وەزارەتی پێشمەرگە گۆڕانکاری زۆر بەسەری هاتووە. بەپێی ئەم سەردەمەی ئەمڕۆ پێویستە، یعنی ئێمە ژۆکو نەتەوەی کورد، ئێمە ژۆکو نەتەوەی کورد کە هێزی پێشمەرگە لە شەڕی داعش ڕۆڵی کاریگەری هەبووە، بۆیە پێویستە هێزەکانمان بەم سەردەمە ڕێخینەوە، یعنی هێزەکانمان زیاتر بکەین بە هێزێکی نیشتیمانی، هێزەکەمان هێزێکی گەنج بێ، لیواکان لەسەر شێوازی لیوایەکی سەربازی خاوان تۆکمە و خاوان بەهێز ڕێخینەوە. بۆیە ئەمە کارێکی گرنگە ڕێخستنەوە لە ناو هێزی پێشمەرگە ئەبێ بەردەوام هەبێ، لە ناو هەموو سوپایەکە بەردەوام، یعنی ئەبێ ڕێخستنەوە و چاکسازی و ڕێخستنەوەکە هەبێ. ئەم کارانەی کە ئەنجاممان داوە جارێکی کە جەختەکەمەوە بە پشتیوانی جەنابی کاک باڤڵ، پشتیوانی یەکەمە لە هەموو مەجالەکانە و ئەو فەرماندانەی کە لەگەڵمانە وەکو ستافێک کارەکەن و ئەو برا ئەفسەرەکانمان لە بارەگای هێزەکانی هەفتە هەموو ماندوو بوونە لەم پرۆسە و زۆر جدین و زۆر هاوکاری باشن، چونکە ئەم ئیشە بە کۆی خەڵکەکان کراوە و ئەوەی گرنگیشە ئێمە لە ماوەی ئەم ساڵە توانیمانە دوو فرقە دروست بکرێ لە وزارەتی پێشمەرگە. دیارە وەکو هێزی هەفتە ڕۆڵی بەرچاو و کاریگەری هەبووە لە پێکەنانی ئەو فرقانە و ئومێد دەکەین بۆ فرقەکانی داهاتوویش بەردەوام بێ. بەڵام ئەم پرۆسەیە کۆی ئەم پرۆسەیە پشتیوانی حکوومەتی ئەوێ، بودجەی ئەوێ، چونکە هێزێک تۆ لە قۆناغێکەوەی گوازیتەوە بۆ قۆناغێکی کە بە تاکی دەبێ ئیمکانیاتی باشتر بێ، ئەمارکی سەرشانی حکوومەتە کە دامی هەم هێزانە بکە. قیادەی سیاسیمان زۆر هاوکارە، زۆر پاڵنەرێکی باش و یعنی سەنەدێکی باشە لە پشتمانەوە بۆ ئەوەی کە هێزێکی نیشتیمانی دروست بکەین لە کوردستانە. و ئەتوانم یعنی بە تەحدیدیش بڵێم کە بەڕێزیان کاک بافڵ بێ قسوور بووە. هەموو هەدەف و ئامانجەکەی هێزەکانی هەفتە ئەوەیە هێزەکانمان بۆیە پخت کردەوە بۆیان دەیانەوێت حازر و ئامادەیان بکەن بۆ ئەم تەشکیلیە وەزارەت کە هاوپەیمانان زۆر مەبەستیانە و گرنگیشی پێدەدەن کەەوە 70 هێزەکانیان ڕێک بیخەنەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. بەڵێ ئەو فەرمانەی ئێمە لە سەکردایەتی یەکێتی بە تایبەت کاک پاڤڵەوە پێمان ئەگا بوو، دەگاتە لای کاعومەر و کاعومەر پێمان ئەڵێ قۆناغ بە قۆناغ بەرەوەوە ئەڕۆین کە ئەم هێزە بکەینە هێزێکی نیشتیمانی و ئیشی زۆر لەسەر کراوە بە پێی ئەو ڕێنمایانەی کە بە ئێمە گەیشتووە. لیواکان خاوانی هێزێکی باشن، خاوانی دیسپلینی سەربازی باشن، ئێمە جگە لەوەی شوێنی حەوانەوە و چەکی باشمانێ ناو بارەگای لیواگانشە جۆرەها گۆڕەپانی مەشقمان کرد. یعنی ئەتوانم بڵێم ئێستا بارەگای لیواکان وەکو بنکەی مەشقەکانی لێ هاتووە، بەردەوامی لە مەشقکردن، مەشقی جۆراوجۆر، مەشقی قورس، ئەمانە هەمووی لە ماوەی ئەم ساڵەدا جێبەجێکراوە.